یەکێتی مامۆستایانی کوردستان هۆشداری دەدا لە دواخستنی پرۆسەی خوێندن و ڕایدەگەێنن ئەگەر مانجی داهاتوو پرۆسەی خوێندن لە ناوەندەکانی خوێندن دەست پێ نەکاتەوە ئەوە خوێندنی ئەمساڵی خوێندکاران دەفەوتێت. ئێمە وەکیشتی مامۆستایان پێمان خۆش ئەگەر بارودۆخی تەندروستی وزارەتی تەندروستی ڕێگەیدا خوێندن دەستی پێ بکە ئەگەر لە دەی یەک خوێندن دەستی پێ نەکاتەوە واتە خوێندن ئیمساڵمان دەفەوتێ و مەترسی لەسەری دروست دەبێت. وەزارەتی پەروەردە ڕەزامەندی دەربڕیوە لە دەی مانجی داهاتوو پرۆسەی خوێندن دەست پێ بکاتەوە لە ئاگەری بەرزبوونەوەی ڕێژەی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا ئەم بڕیارە گۆڕانکاری بەسەردا دێت و وەزارەتی پەروەردە لە مانجی شوبات پلانی بی جێبەجێ دەکات بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن. ئێمە وەک وەزارەتی پەروەردە لە دوای کۆبوونەوەکان بڕیار درراوە کە تەبان بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی تەندروستی و لیژنەی ڕوبەڕووبوونی کۆرۆنا کە دەی یەک دەوام دەست پێ بکرێتەوە هەموو ڕۆژێک بێت بەڵام ئەمەش قابلی گۆڕانە لە دوای ئەوە ئێمە پلانی بیمان هەیە ئەویش کاتێکە لیژنەی ڕوبەڕووبوونی کۆرۆنا ڕازی نەبوو کە مانگی یەک بکرێتەوە مانگی دوو بڕیارە کە 3 ڕۆژ بە 3 ڕۆژ قوتابیان دەوام بکەن لە دوای ئەوە لەگەڵ ئەوەشە مامۆستا وجودی هەبێت لە قوتابخانەکان. وەزارەتی تەندروستی سەرەتای مانجی داهاتوو هەڵسەنگاندن بۆ بارودۆخی تەندروستی و ڤایرۆسی کۆرۆنا دەکات بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن لە ناوەندەکانی خوێندن بۆ مەبەستەش ڕای خۆیان دەدەنە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران. ئەگەر بە شێوەی ئێستابی بەدڵنیایی خوێندن دەکرێتەوە چونکە خۆشبەختانە ئێستا بارودۆخەکە زۆر باشە ئەنی ڤایرۆسەکە زۆر ڕوو لە کەم بوونە لە ئاستێکی باشدایە ئەگەر بێت و خەڵک هەماهەنگ بێ بە شێوەی ئێستا پابەندی ڕێنماییەکان بێتن پابەند بن لە جێبەجێکردنی ڕێنماییەکانی خۆپارێزی ئەوە دەتوانین بەردەوامی بدەین لە کۆنتترۆل بوونی ڤایرۆس ئێستا دەتوانین بڵێن ڤایرۆسەکە بەرەو کۆنتترۆل بوون دەچێت ئێستا لە هەرێمی کوردستان. بڕیارە هەفتی کانونی دووەم لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان کۆ ببێتەوە و دوای هەڵسەنگاندنی بارودۆخەکە بڕیار لەبارەی پرۆسەی خوێندن دەدەن لە هەرێمی کوردستان. هەڵگورد ئەحمەد، کورتسات نیوز، هەولێر.